ئەوەی لا لە هەڵەبجە ئەکاتەوە پێویستە ئێمە سوپاسگوزاری بین کە هەڵەبجەیەکان بەوەفان و سوپاسگوزارن چونکە هەڵەبجە قەرزێکی لای حکوومەتی هەرێمی کوردستان هەیە قەرزێکشی لای دەوڵەتی عێراقی فیدراڵ هەیە و قەرزێکشی لای کۆمەلگای نێودەوڵەتی هەیە هیوادارین ئەم سێ موئەسەسەیە بتوانن حکوومەتە کابینەیەک لە دایەکانی هەرێمی کوردستان دەوڵەتی عێراقی فیدراڵی نوێ و مجتەمەعی نێودەوڵەتی بەتەنگ داواکانی هەڵەبجەوە بێن بەتەنگ ئاوەدانی هەڵەبجەوە بێن. ڕێزان کیمیابارانکردنی هەڵەبجە تەنها پاش ساڵێک لە ڕاپەڕینی پرسپۆی هەڵەبجە و سەی سادق و سیروان و دەوروبەریان دێ کە خەڵکە شۆڕش گێڕەکەی لە سەردەمێکا بەگشت بە ئەستاچوونەوە کە لەو پەڕی هێز و توانای سەربازی و ئەمنی خۆیان بوو لە ڕاستیدا کیمیابارانکردنی ئەم ناوچەیە لە بەشێکیدا پیلانێکی بەعز بوو بۆ تۆڵەکردنەوە لە خەڵکە ڕاگر و نیشتمان پەروەرەکەی ئەم تاوانە لە سەردەمێکدا پیلانی بۆدانرا و پاشان جێبەجێکرا کە عێراقی بەعز بە سوودوەرگرتن لەو پشتیوانیە نێودەوڵەتیەی کە لە جەنگی عێراق ئێران لێی دەکرا و بەهۆی ئەو هێزە زەبەلاحەی کە لە میانەی جەنگی 8 ساڵەدا پێکەوەی نابوو هەروەها بەشبەستن بە ئەو ئایدۆلۆژیا بەعسیەی کە هەر لە بنەڕەتدا کاری لەسەر توانەوەی کورد و وەک مەترسیەکی ناوخۆیی لەسەر ئاسایشی عێراق دەکرد دەرفەتی ئەوەی بۆ ڕەخسا بە بیانووی کۆتاییێنان بە شۆڕشی گەلی کوردستان لە ڕێی گرتنەبەری ڕستێک ڕێوشوێنی ئەمنی و عەسکەری و دەرکردنی چەند فەرمانێکی یەک لە دوایەکی بە ئیمزای عەلی کیمیاوی لە ساڵی 1970ەوە کار بۆ جێبەجێکردنی پیلانە گڵاوەکەیان بکەن. ڕژێمی بەعسی لە ناوچوو دەستی سوپا و هێزە ئەمنیەکانی لە کوردستان ئاوەڵا کرد بۆ هێرش و پەلاماری کوێرانە لە ڕێی تۆپخانە و فڕۆکەی جەنگی و بەکارهێنانی چەکی کیمیایی بۆ سەر هەموو ئەو ناوچانەی کە ئەکەوتنە ژێر دەسەڵاتی سوپای عێراقەوە. هەموو ئەو ناوچانەشی وەکو زۆنی قەدەغەکرا و پێناسە کردبوو. ڕژێم تەنانەت پێش کیمیابارانی هەڵەبجەش پەلاماری گوندەکانی بالیسان و شێخوەسانانی دا و ژەهربارانی کردن. ئەمە جگەل لەوەی کە هەر لەو ماوەیەدا چەند جارێک و لە ناوچەکانی تری وەکو سەرگەڵ و بەرگەڵ و زێوەشکان و چەندین ناوچەی تر بردمانی کیمیاویان دەست پێ کرد و پاشان کەوتنە خابوورکردنی هەموو ئەو گوند و ئاوایانەی کە دەستیان پێدا ڕادەگەیشت و ڕاگەواستنی دانیشتوانەکەی. بەڕێزان ئامە دەبواری خۆشەویست ئەگەر چی دادگای بەڵای تاوانەکان لە عێراق کە هەر پاش ڕوخان و دەستگیرکردنی سەرانی بەعزدا مەزرا و تاوانبارانی کەیسەکانی کوردانی فەیلی بارزانیەکان کیمیابارانی هەڵەبجە و تاوانی بەدناوی ئەنفالەکان بە تایبەتیش بە تاوانباری سەرەکی عەلی کیمیایی بوو بە سزای عادلانەی خۆی گەیان بەڵام هێشتا مافی شەیدانی ئەو کەیسان و کەسوکارەکانیان زۆری ماوە تا هیچ نەبێت کەمێک لە برینەکانیان ساڕێژ بکات. وا 31 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ئەو بڕیارەی کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ لە ساڵی 1998 لە بەغداوە درا بۆ کیمیابارانکردنی شاری هەڵەبجە. دەبینن ئێستا وەها شاندێکی باڵای بەغدا لە پەرلەمانی بەغدا و لە حکوومەتی بەغدا کە بەرزترین دەسەڵاتی گەلانی عێراقە بەشدارە لە یادکردنەوەی ئەو کارەساتە درڕندەیەی کە دەرحەق بە خەڵکی ئەم شارە کرا. ئێمە نەهاتووین تەنها بە دیارتانەوە دانیشین و سەیری ئێشی زامەکانتان بکەین بەڵکو بە ناوی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەموو فراکسیۆنەکانیەوە بە تایبەت فراکسیۆنە کوردستانیەکان هاتووین پێتان بڵێین زریکەی مناڵانی بێباکی هەڵەبجە و ئاهو ناڵەی دایکە جەرگ سوتاوەکان و باوکە هێز لە ئەژنۆ براوەکانی هەڵەبجە نەک تەنها حکوومەتێکی دیکتاتۆری عێراقی ڕوخاند بەڵکو دنیای هێنایە لەرزە. دەبینین هەڵەبجە و هەڵەبجەیەکان مانەوە بەسەر بەرزی بەڵام ئەوەی کە لە ناوچوو دیکتاتۆریەت متاکەڕەوی بوو لە عێراقدا. ئەوەتانێ بەرهەمی قوربانیانی هەڵەبجە و بەرخۆدانیان عێراقێکی نوێی پێ دروست کرا
یان و لێکەوتەکانی هێندە کاریگەرە زیاد لە 1600 بنەماڵە یەک شەید تا 14 شەیدیان هەیە. شیرازەی زۆرێک لە خێزانەکانی تێکدا و بە جۆرێک کە سەدان خێزان لە یەکتردا بڕاون و دەیان منداڵ لە خێزانەکانیان بێ سەر و ماڵ ماون و ماڵوێرانی و بێلانە و ئاوارەی وڵاتی ئێران بوون و دوای ڕێکەوتنی شەڕی عێراقیەران لە مانگی نوێی 1970 حکوومەتی عێراقی دەستی کرد بە تەقاندنەوەی تەواوی ئەو خان و بینایانەی کە مابوونەوە. هەڵەبجە بوویە شارێکی وێرانە. هاوسۆز و هاوغەمان ئەو شارەی کە ئێوە دەیبینین و بینیوتانە شارێکی وێرانەی پێناسەبۆ نەکراوە بوو کە هەر کەسێک دەیبوت ئەستەمە ناوی هەڵەبجە جارێکی تر بنرێتەوە بە بەرگی هەڵەبجەدا و ژیان تێیدا دروست بکرێتەوە. بەڵام بە ئازایەتی و خۆڕاگری و خۆشەویستی هاوڵاتیانی هەڵەبجە و سنوورەکە و هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان و بەشێکی کەمی حکوومەتی عێراقی و ڕێکخراوەکان توانرا بەرگی هەڵەبجە و هەورامان بپۆشێتەوە بە هەموو جیهان بڵێ ئێمە گەلێکی زیندوین. این جوڵانەوەی سیاسی و خاوەنی چەندین کەسایەتی دیار و مەکۆی ئەدەب و هونەر و ناوەندێکی بازرگانی و کۆمەڵایەتی گرنگ بووە. پارێزگای هەڵەبجە ئامادەبانی بەڕێز سەلامی خودای گەورەتان لێبێت. هاتووین تەنها بە دیارتانەوە دانیشین و سەیری ئێشی زامەکانتان بکەین بەڵکو بە ناوی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەموو بەدەستهێنانی مافەکان بۆ بەدەستهێنانی مافەکانمان لە عێراقی نوێنە و ئەم کارەساتە ئێمان دەڵێ خاڵ بە خاڵ لە خزمەت خواستەکانی ئەندابین. بەڕێزان گوڵان و باوەکۆچەک و شاهۆ و دەشتی شانەزور وەک بڵێسەی ئاگر کوردایەتیان بە هەڵەبجە بەخشیەوە. وذويهم وتمجيد بطولاتهم وهي رسالة ينتظرها منا الجيل الجديد. الشعوب المتحضرة لو تقيم تجارب قسم منها بائس لكنها تنتهي بالظلم والطغيان والدكتاتورية مثل موضوع حلبجة سنة 1988 صدام المقبور وجلاوزته وعلى رأسهم علي كيمياوي ولمن لف لفهم.